حتومەتە قەزای پێنجوێن ئەو شارەی کە بەرپرسانی حزبی حکومی شەڕیانە لە سەرداهات و خێروبێری دەواازە سنووریەکەی بەڵام هاوڵاتیانی بێبەشن لە سەرەتاترین خزمەتگوزاری ئەمە شوای کردووە پێنجوێنەکان بێنە سەر شەقام و مان بگرن. دیمەنی ناڕزایەتی دانیشتوانی پێنجوێنە خۆپشاندانێکی خۆڕسکە گەنج و پیر پێکەوە لەسەر شەقامن 4 شەوی سارد و تاقەت پڕووکێنیان لە ژێر خێمە و بەدیار ئەم ئاگرەوە بەسەر بردووە. ڕەحمان پیاوێکی کاسبە و خەڵکی پێنجوێنە بۆ داواکردنی خزمەتگوزاری بۆ شارەکەی هاوشانی هاوڕێکانی مانی گرتووە لە سەر شەقام. ئەو دەڵێت حکومەت تەنها داهات لەم شارە دەبات و نزیکەی 10 ساڵە هیچ پرۆژەیەکی بۆ نەکردوین. پێنجوێن ئەوە تا لە 2014 هیچ پرۆژەی بۆ ئەم پێنجوێنە دەرنەچووە. هیچ شتێک دۆ ئەم پێنجوێنە دەرنەچووە. ئەوە تا لای ماڵێ لەو مەنتیقەی پێنجوێنە شۆستەکان دانراوە کە لە بستۆنەکان دانراوە هێشتا نە شۆستە کراوە نە قیرمان بۆ کراوە. حکومەتە هیچ شتێ بۆ ئەم پێنجوێنە ناکە. ئەوە تا نەوتیان پیاوین بە 130,000 نەوتەکە باوەڕ بێ 150 لیتر تا 160 لیترە 160 لیتر نەوتیان پیاوین بە 130,000 نەوتەکەش هەر ئاوە. دارمان لێ مەنعۆکرد نایان بیبڕین ئاومان لێ نییە خزمەتگوزاریمان زۆر کەمە بەفری زۆر باریوە ئەبارێت جسانەکەی ساردە. ئەگەر گوزەرێک بەنێو بازاڕ و گەڕک و کۆڵانەکانی پێنجێندا بکەیت بەڕوونی ئەوە دەبینی ئەم شارە چەند بێخزمەتە. قڕ و چڵپاوی نێوکۆڵانەکان نەبوونی سوتەمەنی شەقامی پڕ چاڵ و چۆڵی بە تەواوەتی بە سیمای شارەکەەوە دەبینرێت. ئەم گەنجانە لە سەر ئەرکی خۆیان چاڵ و چۆڵی شەقامەکان پڕ دەکەنەوە. کەیوان دەڵێت بەهۆی ئەوەی حکومەت لەم شارە کاری خۆی ناکات دەبێت خۆمان خەم لە کێشەکانمان بخۆین. هیتا ئێستا حکومەتی ژاوڕێکی لێ نەداوینێتەوە. ئێمەش لەم چەند ڕۆژەیە قاسمان وەرتالی کرد کە ئەم چاڵ و چۆڵیە پڕکەینەوە لەم شارەدا کە تا ئێستا حکومەت لە ماوەی 8 ساڵی حکومڕانیدا هیچ خزمەتگوزارێکی بۆم شارە نەکردووە. چونکە دوو مەرزی سەبەلاحمانەیە کە داهاتێکی بێشماری هەیە. هیچ بەرپرسێکی نە حیزبی نە حکومی کەسیان نادوون تا ساوڕە لەو خەڵکە بنەوە کاکە. پێنجوێن شارێکی سنووریە. هەرێمی کوردستان با کۆماری ئیسلامی ئێران دەبەستێتەوە. شارێکی پڕ جوڵەی بازرگانیە. قافڵەی بارهەڵگرەکانی مەرزی باشماخن. ڕۆژانە داهاتی دەواازەی سنووری باشماخ و سەیرانبەن کە هەردووکی دەکەوێتە سنووری قەزای پێنجوێنەوە بێهەژمارە. خەڵکی شارەکە دەڵێت ئەگەر بمانەوێت تەنانەت حەماڵی بکەین لە دەواازەکان دەبێت واستە بکەین. دەواازەی سنووریەکان خێری بۆ حکومەتە سەرێشەی بۆ ئێمەیە. گەنجەکانیشمان لەوێ بەس کرێکاریان پێ بڕاوە. ئێمە چەنەها دەرچووی کۆلێژمانەیە دەرچوو پەیمانگاکانمانەیە دانەمەزراون گشتی دەرەکی هاتوۆتە ناو مەرزەکانیش ئیشەکات. سایقمان دەرەکیە زۆربەی یعنی هەموو خەتەکانیش بۆ دەرەکی دەرچوو. کێشەکانی قەزای پێنجوێن چەندین ساڵە بەردەوامە. خەڵکی شارەکە ئەمە چەندەمین جارە خۆپشاندان دەکەن بەڵام هیچ لایەک بەدەم داواکاریەکانیانەوە نایەت. بێدەنگی حکومت لە ئەست کێشەکانی پێنجوێن وای کرد قایمقامی شارەکە دەست لە کار بکێشێتەوە. بەڵام پاش پەسەندکردنی داواکاریەکانیان لەلایەن حکوومەتەوە هاوڵاتیانی پێنجوێن قایمقامیان ناچار بەگەڕانەوە کرد بۆ سەر پۆستەکەی. قایمقامی پێنجوێنیش دەڵێت ئەم شارە سەبەتەی خۆراکە بۆ هەموو عێراق و هەرێمی کوردستان ناکرێت بەم جۆرە وەلا بنرێت. پێنجوێن سەبەتەی خۆراشی هەموو عێراق و هەرێمی کوردستانە. پێنجوێن دوو مەرزی هەیە و داهاتێکە و بازارگەرمیەکە بۆ خەڵک و کەسابەت و دابینکردنی پێداویستی خەڵکی لە هەموو هەرێمی کوردستان و عێراقا. لەبەرەوە پێنجوێن ئەو شوێنەیە کە حەقا نەک ڕێزی بگیرێ. چۆن ناڵێ مەسەلەن شارێک پترۆ دۆلاری هەیە پێنجوێنە بێ زۆر لە پترۆ دۆلار و پترۆ مەرزی زیاتر بێت.
مانگرتنی پێنجێنەکان حکوومەتی ناچار کرد کێشەی پێدانی کارەبایان بۆ چارەسەر بکات، بەڵام ئاسۆی چارەسەرکردنی کێشەکانی دیکەیان ناڕوونا. پێنجێن هەڵکەوتە و سروشتێکی جوانی هەیە، ناوچەیەکی شاخاویە و یەکێکە لە سارترین شارۆچکەکان لە سەر ئاستی عێراق لە وەرزی زستاندا. جگە لەو جوڵە بازرگانیەی تێیدا ناوچەیەکی گەشتیاریە، بەڵام نەتوانراوە سوود لەم کەرتەش وەربگیرێت.